ڕێکخراوکردنی یەکسانی ڤاکسینەکە لە سەرانسەری جیهان لە نیوانیان پشتگیریکردن لە کەمپەینێکدا بۆ ڕێگەپێدان لە داهێنانەکانی ڤاکسینەکە. نزیکەی 214 ملیۆن ڤاکسینی کۆرۆنا لە ئەمریکا دراوە لە خەڵکە 200 ملیۆن لەو کاتەوە سەرۆک جۆ بایدن دەستی بەکار کردووە لە خەڵک دراوە. ئەو دەیەوێ ئەم ژمارەیە بەرزتر بکاتەوە و لە ڕێگای باجەوە هانی بازرگانیەکان بدا بۆ ئەوەی موڵەت بە کارمەندەکانیان بدەن بۆ وەرگرتنی ڤاکسینەکە. ئێمە سەیری ئەوە دەکەین کە لەگەڵ هەندێک لەو ڤاکسینانە چی بکەین کە بەکارمان نەهێناون. دەبێت دڵنیابین کە ڤاکسینەکان سەلامەت و کێشەیان نییە بۆ ناردنیان. هیوادارین بتوانین بۆ وڵاتانی جیهان تۆزێک هاوکار و بەسوود بین. هەفتەی ڕابردوودا سێناتۆری دیموکراتەکان داوایان لە بایدن کرد کە پشتگیری لە ڕاگررتنی ڕێکەوتنی جیهانی مافیداهێنان بکە. پیشنیارەکە لە مانگی 10 ساڵی ڕابردوودا لەلایەن هندستان و ئەفریقای باشوورەوە پێشکەش کرابوو. زیاتر لە 80 ئەندامی ڕێکخراوی بازرگانی جیهانی پشتگیری لە ڕاگررتنی ڕێکەوتنی مافیداهێنان دەکەن کە جگە لە ئوروپا و ئەمریکا ڕێگە بە وڵاتان دەدا ڤێرژنی هاوشێوەی ڤاکسینەکە بەرهەم بێنن بەبێ گوێدان بە پاراستنی مافیداهێنان. دیار نییە کە بۆچی کۆشکی سپی لەو بارەیەوە بێدەنگە. ئێمە بە دڵنیاییەوە سەیری کۆمەڵێک بژاردە دەکەین بۆ یارمەتیدان بۆ لە ناوچوونی ئەم پەتا جیهانیە. بەڕێوەبەرەتی بایدن لە ژێر فشاری کۆمپانیەکانی دەرمانسازیدایە کە دەڵێن پاراستنی مافی داهێنان کلیلێکی سەرەکیە بۆ بەرەنگاری لەگەڵ جۆرە نوێکەی ڤایرۆسی کۆرۆنادا و هەروەها بۆ بەرهەمهێنانی زۆرتری ڤاکسینەکە بۆ هەموو دنیا. بەڵام بەهۆی دیپلۆماسیەتی ڕکابەرانەی ڤاکسینی چین و رووسیاوە ئەگەر بایدن ڕازی نەبێ بە ڕاگررتنی ڕێکەوتنی پاراستنی مافیداهێنان لەوانەیە لە ڕووی جێۆپۆلیتیکیەوە کێشەی بۆ دروست بێ. لە ئێستادا ئەمریکا لەلایەن وڵاتانی جیهانەوە وەک ئەنباری ڤاکسینەکە سیر دەکرێت کە هەموو ڤاکسینەکانی بۆ خۆی کڕیوە و تەکنۆلۆژیای دروستکردنەکەشی دابەش ناکات بۆ ئەوەی ئەو وڵاتانەی توانای دروستکردنی ڤاکسینەکەیان هەیە. بە تایبەتی وڵاتانەی داهاتێکی مامناوەندیان هەیە و داوای ڤاکسینەکە ناکەن بەڵکو داوای زانیاری دەکەن بۆ ئەوەی ئەوانش ڤاکسین دروست بکەن و بۆ دانیشتوانی خۆیان قبول نەکردنی ئەمریکا زۆر ئەم وڵاتە چاوچنۆک دەردەخات. ئەمریکا پێشتر 4 میلیارد دلار یارمەتی داوە بۆ ڤاکسینەکردنی وڵاتانی فەقیر لە ڕێگای بەرنامەی کۆڤاکسەوە کە بەرنمەیەکی نەتەوە یەکگرتووەکانە بۆ دابەشکردنی ڤاکسن. هەروەها دەست پێشخەریەکی دەست پێکردووە بۆ دیالۆگ لەگەڵ هندستان و ئوسترالیا و ژاپۆن بۆ بەرزکردنەوەی ڕێژەی بەرهەمهێنانی ڤاکسینەکە بۆ وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ناهاوسەنگێکی بەرچاو لە دابەشکردنی ڤاکسینەکەدا هەیە لە جیهاندا. بە تێکرایی لە وڵاتانی دەوڵەمەنددا لە هەر 4 کەس نزیکەی 1 کەس ڤاکسینەکەی وەرگرتووە لە کاتێکدا لە وڵاتانی فەقیردا لە هەر 15 کەس تەنیا 1 کەس ڤاکسینەکەی وەرگرتووە. ڕێگەم بدەن دووپاتی بکەمەوە 1 لە 4 بەرامبەر 1 لە 500. لەگەڵ بەردەوامبوونی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە جیهاندا زانیاریەکان لەسەر وڵاتان پیشانیان داوە کە تەنها نزیکەی 930 ملیۆن ڤاکسین لە جیهاندا بەرهەم هاتووە. واتە بۆ هەر 100 کەسێک تەنیا 12 ڤاکسین بەرهەم هاتووە. بریارە گونەهبارکردنا ئەفسەرێ برێ پۆلیس دێرێک شاڤن دە مرنا جۆرج فلۆیدە بریارەکە بێ هەمپایە لە دژی ئەفسەرێکی پۆلیس ji بۆ کریارەکە دە دەما کاردا. Divê raporta hevkarê me yê dengê Amerîka Mike O'Sullivan de hin şarezayên yasayî dibêjin ew doser nîşana guhertinekê ye di serederiya dadgeh û dozgeran de bi iddiayên kiryarên şaşên polîs re. Şahî û xweşî li ser cadeyên Minneapolisê cihê ku George Floyd sala borî lê hat kuştin. Sondxwaran dît ku Amerîkî Efrîqî Floyd li ser destê efserê polîsê berê Derek Chauvin hatiye kuştin. Chauvin roja sêşemê bi pileya duyem û sêyema kuştinê û kuştina bê mebest hate gunehbarkirin. Rodana kujera ku bi vîdeo hatibû tomarkirin, xwepêşandan lê seranserî cîhanê derxistin pêş. Gelek kesan tiştê bûyî nîşan dan û me jî bi awayekî diyar û berz dengê civaka reşan bihîst li dûr awayê karê polîs û ez bawerim ew hemî bi hev re di biryarê da derketin pêş. Profesoreka dina yasayê dibêje belge aşkere bûn. Baş diyar e ku ew ne tiştê polîs rahênan serwergirtiye û bi vîdeo hatiye girtin. Erê tiştekî bêhempa ye ku kesek wisa were gunehbarkirin û gunehbarkirina bi kuştinê pitir bêhempa ye.
د 2015 دا میناکک وک وی بو افسرێکی سپی د ڤیدیۆیەکێدا تەقە لە ڕشپێستێکی بناوی والتەر سکۆت کرد. ئەفسەرێ بەرەیە پۆلیس نەهاتبوو گونەهبارکردن پشتی کۆ دەستەیەکە سۆندخواران دادەهکردنەکە شاش کرد. لێ پشترا ئەو بە 20 ساڵ زیندان هاتە جەزاکردن دەما ئەو لە گونەهی خوا مکوور هات د تاوانباریین فەدرالیین بنپێکردنا مافی سیڤیلێ سکاتدا. فاکتەرێکە لاوازیە گونەهبارکردنێ ئەوە کۆ دۆزگەر gelek caran د پەیوەندیên xwe yên kar de nêzîkî polîsin li gor şîrovakara yasayê Michel Goodwin. Prosecutors may be reluctant. Dozger renge dudil bin di gunehbarkirina efserê polîs da. Yan jî bi germî dadgehkirina wan da tev negerin. Lê dadgehkirina Derek Chauvin nevek caran nava destên dozgerên xwecihî dabû. Belê ew rastî dadwerê giştî bû. Cudahiyeke din di dosaya George Floyd de ew bû herifîna dîwarê ku bi dîwarê şîn yê bêdengiyê tên askirin dema ku hejmarek polîs li dijî şavin axivîn. And I think that's huge. Ez bawerim ew tiştekê mezin e. Eger berdewam be dê çanda karê polîs were guhartin. Ev şarezat dibêjin civakên xwecihiyên bajêr dibin çavdêriya polîs de ne û ev jî dibe sedema gelek karasat. Eger polîs ne amade ve bi seredariyê bi piraniya kêşeyan van civakan rabike, ew ê demê pêwîst e em careke din karê polîs di ber çavan ra derbas bikîn. Şarezayekî din dibêje guhertina civakî dibe tenê dema xelk de axive. Daxwaz rêveçûn baykûtkirina basên Montgomery, xwepîşandanên Washington û şêweyê berxwedanê li dijî newek heviyê hemiyan pêwîstî bi kar heye. Roca ku biryarên dadgeha Minneapolis hatin ragihadin, teqeyeke din ya polîs li Columbusa Ohio bû. Polîsekî keçeke nûgehîştî kuşt ku kêrek di nav destê wê de bû. Rexneger dibêjin pêwîst e polîs pîvanên zelal û hevrêzên bi karanîna hêzê li seranserî welêt bişopînin. Polîs dibêje karê wan metirsîdar e û daxwaza karekî mezin ji wan tê kirin bê jê derên pêwîst. Hin caran ew rastî kes ne dibin ku wan pêwîstî bi alîkariya derûnî heye. Di demekê de ku daxwaza guhertina karê polîs li Minneapolis dibe, rihetiyek heye ku sîstema dadwerî pîvanên dadmendiyê bi cih kirine. پاش چەندین مانگ لە مشتومڕ لەوارەی کەیسی کوشتنی جۆرج فلۆیدی ڕەشپێست لەلایەن دێرک شۆڤین ئەفسەرێکی سپیپێستی پێشوو بە کۆتایی گەیشت و دەستەی سوێندخۆران لە هەموو تاوانەکاندا شۆڤینیان بە تاوانبار زانی. بۆ تێشخستنە سەر هەندێک لایەنی ئەم کەیسە پرۆفسۆر دکتۆر کەرمانچ گوندی پرۆفسۆری زانستگای یاڵەتی تەنەسی ڕاستەخۆ لە شاری نەشفی لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر کرمانچ خۆشاتنەوە بەڕامی کورتکوونەکشن ئەو جۆرە بریارە چیمان پێ دەڵێت و چ واتایەکی هەیە؟ کاکەجانی ئەو بریارە وەکو سەرەتایەک یا هەنگاوێک بەرەو لانی کەم زەندیکردنەوە یا دروستکردنی ئەو فەرهەنگەی کە عەدالەت دەبێت لە بەرامبەر تاوانێکی ئاوهایی ئیجرا بکرێتن ئەو چەمکەی دروست کردیە بەڵام ئایا ئەوە دەکرێتن حسابی ئەوەی بۆ بکرێتن کە عەدالەت لە ئەمریکایە یەکسانیە لە بۆ هەموو کەسێک نەخێر. ئەو سەرەتایەکە پێشم وایە لە ئایندە دەبێ کاری زۆری لە بۆ بکرێتن کە ئەو فەرهەنگە دروست ببیتن بەتایبەتی لە بەرامبەر هێزەکانی پۆلیس کە ئاوها بێموبالات بەتایبەتی لە بەرامبەر ڕەشان ئاوها ڕەفتار نەکەن. ئەبن شتێکت عەرز بکەم لە سرودی وەفای ئاڵای ئامریکایە دەڵێ ئێمە میلەتێکین لەژێر ڕەحمەتی خودا بە ئازادی و یەکسانی دەژین، ناڵێت بە ئازادی و عەدالەت دەژین، ناڵێتن بە یەکسانی ئازادی و عەدالەت دەژین. پێم وایە ئەگەر یەکسانی بەشێک بایە لە فەرهەنگی پەروەردەیی سیستەمی ئامریکایە ئەو زەهنیەتە لەلایەن بە شێوەکی گشتی لەلایەن میلەتی ئامریکایە دروست دەبوو کە مەسەلەی یەکسانی هەموو ڕوحێک دەگریتەوە. ئەوەی کە شۆڤێن کردی، دێرک شۆڤێن کردی باشە. دکتۆر کرمانچ هیچ جۆرە بەڵێ
دکتۆر ڕێمانی مەزانین لە هەر دادگاییکردنێکدا بەڵگەیە کە کردار و تاوانەکان دەسەڵمێنیە تا چەند ئەو ڤیدیۆی جۆرج فلۆید کە دێرێک شۆڤین ئەژنۆی لەسەر ملی داناوەوە خەریکە گیانی دەردەچێ لە گەواهیدانەکاندا لەسەر دەستەی سوێندخۆران کاریگەری هەبووە. کاریگەرێتێکی زۆری هەبوو چونکە ئەو ڤیدیۆیە هیچ جێگەی هیچ گومانی نەهێشتەوە کە دێرێک شۆڤێن چۆن ڕەفتاری کردیە وەک لە هەندێک لە ڤیدیۆکانی پێشتر دەدیت کە پۆلیس بەهانەی ئەوەی دەگرت کە ئەو ڕەشە و مرۆڤە چەقۆی هەڵکێشاوە یا بە جۆرێک ڕەفتاری کردووە کە پۆلیس بترسێتن لەبەر هەندێک کوشتویانە لە کەیسی جۆرج فلۆید ئەوە نەبووە تۆ دەبینی بۆ ماوەی 9 دقە دێرێک شۆڤێن چۆکی لەسەر گردنی جۆرج فلۆید داناوە جۆرج فلۆید هاوار دەکاتن بۆ دایکی بۆ یارمەتی وەک ئەوەی کە شتێک نەبێتن ئەو مرۆڤەی چۆکی خراوەتە سەرگردنی ئەسڵ شتێک نەبێ مرۆڤ نەبێتن جا لەبەر هەندێ ئەگەرچی لە پارێزەرەکانی دێرێک شۆڤێن هەولیاندا کە بە جۆری دۆزینەوەی هۆکاری نەخۆشی یاخود جۆرج فلۆید مەسائلی مخدرات و جۆرەشتانەی بەکارهێنابێتن هەولیاندا بە جۆرێک کەیسەکە ئەو نرخەی لێکەم کەنەوە بەڵام لە بۆیان نەچوە سەر چونکە هیچ پەیوەندێکی بەو ڕەفتارەی دێرێک شۆڤێن نەبوو کە بتوانێتن بە هیچ جۆرێک داکۆکی لەو ڕەفتارە نامرۆڤانەی دێرێک شۆڤێن بکات. دکتۆر کرمانج سزاکان بەرامبەر ئەو سێتاوانە بە چ شێوەیەکە و چەند ساڵ زیندانی چاوەڕێی دێرێک شۆڤین دەکات؟ دێرێک شۆڤێن وەک ئاماژەت پێگرت کاکە جانی لە هەر سێ حاڵەت تاوانبار دەستنیشان کرا لە یەکێکیان هەربەتە قەتلەکە کوشتنەکە کوشتنی عەمدی نیە ئانقەس نیە لەبەر هەندێک سزای مەرگ دێرێک شۆڤێن ناگریتەوە بەڵام لە یەکێکیان لەوەی کە سێکن دیگری مەردەرە سێکن دیگری مەردەریش ئەوەیە کە وەکو ئاماژەم پێکرد پلانی لێدانەندراوی بەڵکو لە حالەتی ئیهمالی ئەو کوشتنە ئەو قەتلە ڕووی دابیتن لەوەی دیکەش مانسڵارەر دەڵێتن ناکاتە حالەتی ئیهمالی یاخود بەوەی کە نرخ لە بۆ ژیانی مرۆڤدانەنەی بەڵام لێرانە پرسیار دروست دەبیتن ئەوەی کە دێرێک شۆڤێن کردی چ گومانێک دەهێڵیتەوە کە ئەو مرۆڤە هیچ بەهایەکی لە بۆ ژیانی جۆرج فلۆیدا نەبوو بەڵام لە جۆرج فلۆیدا نەبوو بەڵام لەبارەی ساڵەکان لە یەکێکیان هەتا 40 ساڵ دەکرێت حکمی بدرێت لە یەکێکیان هەتا 25 ساڵ دەکرێت حکمی بدرێتن لە یەکێکیان دەکرێت 10 ساڵ ئەلەو حاڵەتە ئەوە زۆرترینە ئەگەر 75 ساڵی پێ بدرێتن بەڵام ئەوە ناکرێت بڕوا ناکەم بە کەمترین ساڵیش 12 ساڵ و نیوە کە دیسانیش ئەگەر لە بۆ قەتلێکی ئاوا باڵێ پرۆفسۆر دکتۆر کرمانج گوندی پرۆفسۆری زانستگەی یایەڵەتی تەنێسی زۆر سپاس. کوشتنا ئەمریکی 47 ساڵی جۆرج فلۆید عالیە پۆلیسە مینیاپۆلیسێ و بوو سەدەما خۆپێشاندان لە سەرانسەری جیهانێ پشتی گونەهبارکردنا ئەفسەرێ بەرێ پۆلیس دێرێک شۆڤێن gelek welatan xêrhatina biryara dadgehê kir lê çalakvan dibêjin divê derbarê de hîn gelek kar li pêşwan maye. حکمی تاوانبارکردن ئەوەی دژ بە بکوژی جۆرج فلۆید واتە پۆلیسی پێشوو دێرێک شۆڤن دەرکرا بە هەست و سۆزێکی بەهێزی جۆرە و جۆر لە ئاسوودەیی و ئازار و پەژارە لەلایەن ئەوانەی لە شوێنی کوشتنەکەی جۆرج فلۆید لە میناپۆلیس گرت ببوونەوە پێشوازی لێکرا بە ملیۆنەها کەس لە سەرانسەری جیهان هاو هەست و سۆزی خۆیان دەربڕی کاتێک چاوەڕوانی ئەنجامی دادوەریان لە ئەمریکا دەکرد. کاتێک دەستەی سوێندخۆران دانینابەوەی کە بەڵگەکان لەم کەیسەدا زۆر ڕوون و ئاشکرا بوون هەر بۆیە هەر دەرەنجامی دیکە لەم بارەیەوە گاڵتەجاری بوو بە دادوەری بەڵام بۆ ژمارەیەکی بێشوماری دیکە لە قوربانیانی بەڕەچاڵک ئەفریقایی و خانەوادەکانیان لە ئەمریکا و هەروەها لە سەرانسەری جیهاندا خەباتکردن لە پێناو دادوەریدا درێژەی دەبێت.
بۆریس جۆنسن سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕۆژی چوارشەمە لە پەرلەمان بەم جۆرە هەستی خۆی دەربڕی. ئەو حکومەی شەوی ڕابردوو لە شاری میناپۆلۆس دەرکرا دادوەری بۆ خانەوادەی جۆرج فلۆید و هاوڕێیانی بەدی هێنا. هەروەها دەزانم هەموو ئەندامانی پەرلەمان بیریان لای ئەوانە. کوشتنی جۆرج فلۆید ناڕزایەکانی بە ناوی ژیانی ڕەشپێستان گرنگە لە سەرانسەری جیهانی لێکەوتەوە. چالەگۆنی بەریتانی لۆرنس هو یاریدەدەر بوو لە ڕێخستنی خۆپیشاندانەکان لە شاری بریستڵ لە ئینگلتەرا. هەز ناکەم هیچ شتێک لەم ساتەوەختەدا هەبێت کە هەنگی بۆ بگەڕێت، بەڵکو تەنها هەست بە هەڵمەتێکی جیهانی دەکرێت، هەروە سوتانی شارەکان. ئەمەش تەنها لە پێناوی بەدیهێنانی دادوەریە. لەمڕۆدا هەست بە خۆشحاڵێکی ئەجگار زۆر سەبارەت بە بڕیارێک کە لە ئارەدایە ئەوەیە کە دەبوو بڕیارەکە تەنها بەم جۆرە بووایە. حکومەتی فەڕەنسا دانی بە گرنگی پێدانی جیهانی بە تاوانبارکردنەکەدا نا. ئەو کارە ساتە ناخۆشە بەسەر بەڕێز فلۆید داهات، هەست و سۆزی لە درەوەی سنوورەکانی ئەمریکا وروژان. هەروە ئاشکرایە ئەم بڕیارەی دادگا لە درەوەی سنووری ئەمریکا دەنگدانەوەی هەیە. ئەمە ئەوەیە کە دەمەوێت ئەم بەیانە بڵێم ستایشی بکەم. لە ئەفریقای باشوور هاوڵاتیان لە شاری جۆهانسبرگ بە دەنگی ئەمریکایان گوت ئەوان خۆشحاڵیان دەربڕی بەرامبەر حکمی تاوانبارکردن دژ بە دەرک شۆڤن. دادوەری بەدی هێنرا، بەڵام پێم وانییە ئەو ڕێگە دروست بێت بۆ ئەنجامدانی ئەم کارە، بەڵکو دەبێت ڕێگری جیاواز هەبن بەهۆیانەوە بتوانن ڕێگری لە دووبارە نەبوونەوەی لە ئایندەدا لێ بکەین. کامرانم بەوەی کە دادوەری دەستەبەر کراوە، پێم وایە هەموو کەسێک لە هەر بەشێکی ئەم جیهانە لەسەر هەر خاکێک هەمان هەستی هەیە. دادوەری بەدی هات یەکەم و پێش هەموو کەسێک بۆ خانەوادەی جۆرج فلۆید هاوکات بۆ زۆرێک لە خەڵکان لە سەرانسەری جیهانیش ئەوانەی هاوبەشی لە ئازار و تووڕێییاندا دەکەن. گروپەکە خوێندکارên باژارê Helepçe herêma Kurdistanê Iraqê nerazîbûna xwe derbirî li dor xwendina online ku bi sedema pandemiya koronayê hatiye sepandin. Ew dixwazin hikûmet ji biryara xwe vegere û ew careke din vegerin ser xwendina normal. Pemnêrê me li Helepçe agahiyên bêhtir hene. مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەرگای خوێندنگاکانی داخستەوە. وەزارەتی پەروەردە پەنای بردووەتە بەر خوێندنی ئەلیکترۆنی کە بە خوێندنی پاڵپشتی ناسراوە. خوێندکاران گرفتیان لەگەڵ سیستەمەکە هەیە کە بەشێکی زۆری وابەستەیە بە تۆڕی ئینتەرنێتەوە. لە بەردەم پەروەردەی هەڵەبجە گربوونەوە و داوای هەڵوەشاندنەوەی سیستەمەکە دەکەن. هەڵی زۆری تیاکرێ سیستەمەکە بەناوی دەرزێکەوە دای ئەنێن بەس دەرزێکی ترە یان هەڵی تیاکرێ بێگومان تەلەڤەش هەر خۆی ئەڵێت کە ئێمە لە پۆلەکانە ناتوانین بەجوانی تێبگەین اینجا سیستەمی ئەلکترۆنی بێ. بەڕاستی خوێنی ئەلکترۆنی لە کات و شوێنی ئێستا شوێنی داواکاریەکانی ئەمە وەکو قوتابی پڕ ناکاتەوە لەبەرەوەی ئەمە تەجروبەمانێ پا کاتێکم خوێنرە ڕاگەێنرا بەڕاستی سەرکەوتوو نەبوو. تەنها خوێنکاران نین گرفتیان لەگەڵ سیستەمەکە هەیە. مامۆستایان دەڵێن ئاستی بەشداریکردنی خوێنکار و مامۆستا کەمترە لە 4% کە دەبوو لە 100% وایە. ئەمە و جگە لەو گرفتانەی کە لە ماڵێکدا گەر زیاتر لە خوێنکارێکە بێت گرفتی چۆنیەتی بەشداربوونیان لەوانەکاندا هەیە. 481 خوێندکارمان هەیە 63 مامۆستا. لە کۆی ئەو ڕۆژەوە دەوام دەستی پێکردووە لە 7 هەتا 25 کە راپۆرتمان ئامادە کردووە لە هیچ خوێندکارێک و هیچ مامۆسایەکمان ئەو پێوەری کە بەکارمێنە هێنەماوە نەگەشتە 36 لە هەمووی لە 36 پلە 0.3 بووە. 4ەوە هەتا ئەمڕۆی کە 94 ڕێژەی سەردانیکردنی مامۆستایان و قوتابیان و کەسوکاری قوتابیان بۆ سیستەمی ئۆنلاین و ئەلیکترۆنیەکە لە 4 بوو. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە دەڵێ سیستەمەکە وەزارەتی پەروەردە بە تەنها بڕیاری لەسەر نەداوە. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم بڕیاری جێبەجێکردنی داوە. کاراسانی زۆریش لە خوێندنەکەدا هەیە. پێویستە دایک و باوکی خوێنکار هاوکاری خوێنکارەکانیان بن لەو ڕووەوە. لە پێناو پاراستنی ژیانی خوێندکاران و مامۆسایان لەم پەتایە ئەم بڕیارەی داوە و تەقیماتی وەزارەتی تەندروستی ئەگەر باش بێ وەزارەتی پەروەردە بە دڵنیاییەوە خوێندکاران نەخینەوە ناو ناوەندەکانی خوێندن
ئەمڕۆ ئێمە گوێمان لە گلەیەکانیان وە لە کێشەی خوێندکارەکان گردووە هەنێکیانمان بۆ ڕوونکردنەوە کە ناتێگەشتنێک هەبوو لەسەر سیستەمەکە یەکێ لە کێشەکانیان ئەیان مامۆستا ئێمە هێڵی ئەنتەرنێتمان نییە ئەم خوێندنە ئەم شێوازە لە خوێندن لە ئێسایە پێویستی بە هێڵی ئەنتەرنێت نییە بە سوپاسەوە زۆربەی هێڵەکان ئۆڤەریان داوە بۆ ئەو خوێندکارانەی کە بەپێی لەو سیستمەوە داخڵە بن ئەتوانن بە شێوەیەک لە شێوەکان داخڵ بن و دەرزی خۆیان خوێنن. حکوومەتی یاریمی کوردستان لە دوایین کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنادا بڕیاری داخستنی دەرگای خوێندنگاکانی دا و خوێندنی پاڵپشتی وەک جێگرەوەی خوێندنی ناوپۆل جێگیر کرد. ئەمەش نیگەرانی خوێندکاران و مامۆستایانی بە دوای خۆی داهێنا. زۆرینەی خوێندکاران و مامۆستایان لە ڕاپرسیەکدا لەگەڵ گەڕانەوەن بۆ ناو هۆڵەکانی خوێندن و ڕەتکردنەوەی سیستەمی ئەلیکترۆنی خوێندنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئەمساڵ وشکە ساڵەیەکی زۆر بەرووبوومی و بەتایبەت گەرمی هەرێمی کوردستانی تێکداوە بۆ نمونان لە ناوچەی سمێڵی دەشتی دۆبنەی لە دوهۆک 275,000 هێکتار گەنم چێندراون کە 65% زیانی پێگەیشتووە. ئەفساڵە ji ber kêmbarîna baranan berhemê cûtyara yê dexlûdanî ji egerê hişke saliyê berhem nehat û piraniya cûtyaran zerarek mezin vê keftiye. Ew dixwazin ku hikûmeta herêmê harîkariya wan biket da ku gelek zerar vê nekevî. Xwedê berhemê dexlûdanê vêda sala nîne pûj wişkên baranî nîne. Yê camerê pêçê bi xwemeraşi av dit ew ji masrafeka zêde ye. Wekî dî agleba çeran pas berda geleka jî baranî nîne salo dexlûdan çû tê de xusar bin felah. Xwedî daxwaze hikûmet harîkariyekê bû felaha bikit baş. مصرفي هاريكاريكا فلاح بكت چطوف بچ تشتي بت باش سالا خودی پیش دخارو نیو می چاندین لگوند دلخندکی گوندیم با خودی نهاتی پوچ بهاشی بیاوی همون خوید بین خودی حشکی بوی خودی مدبت خودی هم حکومت هاريكاري هم بکدو تشتکی بو بکدو سالا خودی حشکاتی هو هم تو خوید بین هم پازی بردایی های پوچ بوی خودی مدبت هم حکومت هاريكاري هم بکدو والله هاريكاري جوتیار بکدو Bespûrên çandinê û yên axo avê lê kulîja çandinê û zanistên rowekî vê salê bi hişke saliyê didin nasîn. Ev sala saleka kêmbaranî ye. Ege em berewردiyê bikeyin ev sala eb salê tê çûyî an eb rêja meedelê giştî. Baranê ev sala geheştine 205 milimetre. ورجع صالانه الدفر دهوكي والكردستان بشويكي جشتي امشين بيجين شبين صدا حتى 800 حتى 1000 جي كتجهيت المنطقة اشتكاني ماصي وحلبجة وانجها لي أفصالة أفرجا كيما هاتي دبيتا ما ترسيدار السار هشكا صالية والسار برهمي رواكيب شواكي جشتي دشتا دوباني لقزا سيميلي نافدار ببرهمي دخلوداني دا أفصالة دا 275,000 دونم هاتينا چاندن واجبر اگر نبارینا بارانان 65 صد جوی برهمی بخسارتی چویه دکارین بیجین 96,489 دونم ماینه وگ برهم. سلام بالایی دنگ امریکا دوهاک. لا تركيا سركردين آيني نشان بويا كددن كودفيد زيترين دمدا برسا كردي الوليت ورا شار سركرن او دبيجن پشتی راوستانا پروسه آشتی لترکیه روش نخوش بویا او انجام نینی در دخپش به امنی مال انقره آگاهیم بهتر هنه. İslam Arapçada barış anlamına gelir. Oldaru Seydain Kurdan amace dikin ku perskreka Kurd de demeka heri zuda pevist dike ku be çareser kirin. Gelek Oldaru Seyda li bajarên Kurdan hatin Enkare. Li vê derê di civînekê da em ji bo heq, adalet û wîjdanê kom dibin da gihîştin hev. Li gorî Oldar û Seydan piştî dawîkirina pêvajoya çareseriyê pirsgirêka Kurd di Tirkiyê bûye wek nexweşiyeka penceşêr û civakê her roj ber bi xirabbûnê ve dibe. Ew dadin xuyakirin ku bêdewletî Kurd sêwî hiştiye. Em Kurd sêwî mana Kurdistan heye dewlet nîne. Kurdistan heye nexwe di tarîxa de her tiştî de Xwedê Teala
دو قرآن کریم ده بحثا کردا کریا پیغمبر علیه الصلاة والسلام ده حدیث خود ده بحثا کردا کریا اما ملای ما رجومی حمو لگورا منفعت خو لگورا هات پری خو بی تشتی ملت مره نبیج جمازنا را نبیجین تشتغل نفسها وخوشنا الايه هذالي وجي خوشنا براستي جبو خديره ام براتيا انسانيتي بكن چواکو باوی مودیامی آدم یک بونه ام وکه هفودو هاتنه یارات مشکنه کسی زیده ترنینه کسی قولی ترکابه استنترنینه استنتیامه باوریامه بحقیامه براستیامه بعدالتامه لگوری اولدار و سیدان بری هر تشتی پیوستیا کردان به یکتیه هیه باوریا وان اوکو هکا کرد ببین یک ویل ترکیه باشترین بکاربن کو مافین خو به دست بخن او دیار دکن کو ظالم چقا ظالم بنجی لین خدان ماف دسر کوه زانی دبی کرد هر تشتی ده دبی اتفاقه به ایکی جی کرداج تزانی ابین کوری برین کردال کن دبی دست خو بدن یک هن عالم هن مزنین هن زانینین پارتیا بچن وارا گرشمیش ببین وارا بدن بسدینن کاغذ سپیدری بخن او تشتی بوری همیه سیل بکن شوید و پیو دست بابینه Adalet önce insanın kendi içinde başlıyor. Ama 30 sala خونا انسان تر جاندن ل ترکیه جی و کردستانی جی و اورتا دوغوجی خودت آلا صلح کی آشتیه کی بارش کی چکه نه دایی که ترکان بگیری نه دایی که کردان بگیری نه دایی که عربان نه فارسان نه مسلمانان نه غیر مسلمانان د چارەسەرکردنا mesela Kurd da melle sêda dibêjin ku wekhevî biratî û aşîtî Eyüp Demir dengê Amerîka Ankara و بمجرات نكتاي برنامج رومان درودي من جان ديلان وهوكارم صالح ديلان بيرشيزان كين و برنامج عندما هرشاد و سرفراز بن ببین خوش